بەڕێگەوەین بۆ گوندی کەلکان، ئەو گوندە دوورە دەستەی بناری کۆسرەت، ئەو گوندەی مام جەلال تیایدا لەدایک بوو. هاوشەوی سەرجەم گوندەکان یێرەمی کوردستان بەدەستی ڕژەمی بەعەس گوندی کەلکان، ئەو گوندەی کە هەواڵ و ڕابەری گەورەی گەلەکەمان تیایدا لەدایک بووە، ئەویش خاپوور کراوە. ئێستا بەهۆی دەستی ئاوەدانی و تەنها 4 ماڵ لەم گوندەیەژین و زۆرێکیشان بە لەوەڕداریەوە سەرقاڵن. سڵاتان لەبێت. ماڵەکەی مامەکەوێتی چۆ بزەبت ئەو بەرڕێک لەلای باڵێن خانووەکەوە زۆر باشە. هیچێکتان نەتوانن ڕێنمونیمان کەن بچینە شوێنەکە؟ کاتێک دەیتە نێو گوندەکەوە دیمەنی هەڵکردنی ئاڵای ڕەش وەک سیمبۆلی ماتەمێنی خەڵکی گوندەکە کە ڕۆڵەیەک و سەرکردەیەکیان لەدەستداوە سەرنجت ڕادەکێشێت. مامزەلا زەلامەشی وا بوو بڵێن قەت کەلێنی پڕنابێتەوە بۆ گوندی کەلکان. ئێوە لە گوندەکەتانە ئاڵای ڕەشیشتان هەڵکردووەکو ماتەمینێک چۆن ئەگەر مامزەلال چەند ساڵە حکومی دەکرد بەڕاستی مامزەلال سمبولێکی کوردستان بوو. لە کۆسرەت بوو، کۆسرەت بوومان هەموو شتێک کۆسرەت بوو. بەپێی سەرچاوەکان هاوشێوەی ئەو 5,000 گوندەی کوردستان کە بەدەستی ڕژەمی بەعەس خاپوورکران، گوندی کەلکانیش خاپوور دەکرێت. بەڵگەشت بۆ ئەم قسەیە مانەوەی شوێنەواری ماڵەکان و ماڵی مام جەلالیشە. لەم ماڵەوە هەواڵ مام جەلال دروست بوو بۆ کورد، بۆ کوردایەتی. لەگەڵمان بن لەم گوندەدا لە زێدی لەدایک بوونیەوە بەسەرهات و بەشێک لە ویزگەکانی ژانیتان بۆ دەگوازینەوە. هاوڕێیان و هاوگوندنشینانی گوندەکە لەگەڵ تیمەکەمان بەرەو ئەو ماڵەی مامی تێدا لەدایک بووە کەوتنەڕێ. ئەگەرچی تەمەن و قاچەکانیان هەنگاوەکانیانی خاو کردبەوە، بەڵام لە چاوی هەرێکیاندا دیار بوو کە ئەو ئامانەتە مێژوەیی لە ئەستۆیاندایە لە ڕێگەی ئەم دیمانەیەوە بگەێنن. ئەو مام جەلالە ئەلەوێ لەدایک بووە پورێ من نێوکی بڕیوە ئەگەڵ ئەن لە ئێرانەیە فۆرراکانم داکی شیرینە بووە، شیرینە بووە هەموویشیان و داکیش و بابیش و خوشکیش و هەموو دەزانن پورێ من مەمچی داوەتێ ئەعنی پرچک ئەگەرەکا پرچک بە کوردایەتی خۆمان. ئەوش بە شوێنی لەدایک بوونی مام جەلالی ئەلێ ڕاوەستاوم ئەبی ئەلێ تاوڵەکە لەو تەختای بوو لەکن بەرەکەی نەبوو تاوڵە ڕستەکە ئەلێ لێ خرابوو. لەوەلەتی فکر دەکەمەوە مام جەلال لە سنفیەکەوە لە کۆێڕە لە هاتەوە ئێرەکانە گەوت ئێرە مەسکەبی لێ نەبوو لە کۆی نەخوێن لە هاتەوە ئێرە هاوینان لێرەوە مەلعان لەگەڵ دەکرد لەو بۆمانە لێ هەندیان خۆش دەوی عالەم کەس پێی نەگوتوە جەلا هەوتوانە مامە هەر مامە بوو هەر مامەیە. تۆگە بڵێ من کە دەچوومە کۆیە لەسەر بانی بانجیرەکە دەیگودایەوە حەمەتات ئەو هەموو تەلەوە و مەلە بەش لەوێ ڕاوەستا بوون لە حەزارێواندا ئەو بەتەنێ لەسەر بانی سەعید دەکرد بەتەنێ سەعید دەکرد مام جەلال ئەوتا سەعیدی وای دەکرد هەتا ئێستام جەلام نەدیوە ئەوا بێت. ئەوتا هاتۆ لەکنە من کە دانیشتوە پێی گوتمە ئەو دەبێ ڕادوێ نەبوو ڕادوێیەکی کڕی بوو لە بەغدایە هێنابوویەوە. ئەو کاتی کەریم کابان دەیگوت لەگە عەلی مەردانی گوتی ئەوان دەناسی حەمەدتمەوە کەریم کابانە ئەوش عەلی مەردانە مامەستا عەلی مەردان. مام جەلال لە 12 ساڵی 1933 لە نێو ئەم گوندەدا لەدایک بووە. تا تەمەنی چوونە بەر خوێندنی سەرەتاییش لە نێو گوندا دەمێنێتەوە. بۆ خوێندنی سەرەتاییش دەچێتە کۆیە و لە تەکەی تاڵەبانی دەژیت و ناوە بە ناویش دەگەڕێتەوە بۆ گوندەکەیە. لێرە بوون هەتا وەختی مەرکەبی هات ئەگە بۆ سنفی ئەول لە مەرکەبی قەین بوو لەوێ مالیان چۆ کۆیە لە کۆیە بوون نەسەر ماڵی شایسامی چۆ کۆیە لەوێ هەتا مەرکەب تەوا بوو هەموو تەلەبەکانیان چوون لەوێ خوێندوێنە هەموو مەرکەب تەحسیل دەبوو لە هات ئێرە ئەو ڕسپێ و پێشی دەکەوتن مامە دامبر نێو توتنان لە هاتەوە لێگو مام شێخ لێرە بوو مامی بوو لێگ وڵی غەلێلۆ فەلعانە بکەی ئەو بدێ لێسم لیدمەوە. ئەنجا مام جەلال پێشمەرگە بوو هات بە بیریەوە هاتن داکوانێ و کتیان بری ئاشەوان بای بەڵام پێشمەرگە نای بۆ مکتی پەلاخەکەمە شیری بۆ زۆرکەم ئەو خەڵکە زوڵمێ و کە ئەمردم هەتا دەمرم کوردستان ڕزگار دەکەم وەڵڵا ئەوە قسەویە کوتی ئەمن هەر نانە ڕقەی دەخۆ لە چوومە کۆیە لە کۆیە بوو مەختەشی وڵا دو ساڵام لێ دوکاندارە ڕۆژات ئاوارە کەلانەمان پێکەوە لە کە لە عەوشی مەرکەبێ با وەختێکی کوتی
شەوێ لە ماڵەوان بووم گوێلەیە شێعیسام بابی کوتی هەڕۆ بۆ ماجی جەلالی کە ناوێرم پێ بێن بە قورعان بەخشە من ناتەخوا لەسەر کۆشکێ کۆشکێکیان نەبە شەغلەی لێ دەخوێن ئەو دەرت بۆ لە خوێنێ ئەنج ئەو لێ دەخوێن چەند وڵات تمام کرد تمام وەرە نانی بخۆ اینجا نان عەزرەکتم چی بەڵا نانەکەی هات نانی خوارد و تمامە چەند ماوە لە مەرکەبێ دەستی یەک مانگم ماوە تمیشاڵا لەبێ مامەستا لەبێ مامەستان جەم عەشی وەردەگی چێ زنیارە لەبێ چێ زنیار زۆر بوو کوتی های وەڵی کوێڕا فێر بووی هاوڕێیان و هاوتەمەنانی مام باس لە خاسێتی گەورەی مام دەکەن کە لە چارەسەری کێشەکاندا لە نێو گوندا هەی بووە و تەنانەت هەر ئەمەش بووە لە عێراق و ناوچەکە ببێتە کلیلی چارەسەری سەرجەم کێشەکان. مام جەلال خۆی لە ئەوەلێەوە لە سنفی ئێک و دۆوە زدی زوڵم بوو ژیانیوی هەر ئەوە بوو قەت دەتوانم شاهیدێ بدەم سوێندیش بخۆم زدی زوڵم بوو قەت دەگە زوڵم نەبوو لەخەم عالەمی بوو لە عەرسی لەخەم میلەت بوو حالە منداڵیەوە هەروە بووە کەس بێ قسەی نێشکاندووە ئێمە زوو دەمانزانی دەبێتە سەرۆک. مام جەلال بریا من مردبام ئەو نەمردبایە مام جەلال لەسەر چ ڕێبازێکی بووە هەچی دەڵێ ئەمن کوردم شادەشم بە پێغەمبەری هیناوە بۆ زوڵم لێکراوی کورد لەو ڕێبازەی لانەدا